کاربەدەستان دەڵێن کۆریای باکوور هاوڵاتیشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای دەست بەسەر کردووە تا ئێستاکە سێ هاوڵاتی ئەمریکی دەست بەسەرن. بە پێیوتەکانی ڕاوێژکاری زانکۆی زانستی پیۆنگیانگ پارچانمۆ دەڵێت کە تۆنی کیم کە بەناوە کۆرێکی خۆیەوە واتە کیم ساندۆکەوە دەناسرێت ئەمڕۆ دەست بەسەر کراوە. پارک دەڵێت کە کیم کە تەمەنی لە پەنجاکاندا نزیکەی مانگێکە لە زانکۆ وانی ژمێریاری دەخوێنێت. ئەو دەڵێت کە کیم لەلایەن کاربەدەستانەوە دەست بەسەر کراوە لە کاتێکدا ئەکەویستێتی لە ڕێی فڕۆکەخانەی دەوڵەتی پیۆنگیانگە وڵاتەکە بەجێبێڵێت. باڵۆزی سوید لە پیۆنگیان دەڵێت کە ئاگادارن لەوەی کە هاوڵاتیشی ئەمریکایی بە ڕەچەڵەک کۆریایی لەم ماوەیەدا دەست بەسەر کراوە لەو بارەیەوە هیچی دیکەی نەوت. باڵۆزخانەی سوید کاروباری کۆنسوڵخانەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆریای باکوور دەبات بەڕێوە لەبەرەوەی کە هەردوو وڵاتەکە هیچ پەیوەندیشی دیبلۆماسیان لە نێواندا نییە. لە شەو یەکشەمە میدیای فەرمی کۆریای باکوور هیچ هەواڵێکیان لەو بارەیەوە بڵاو نەکردوتەوە لە کاتێکدا هیچ ڕوونکردنەوەیەک لەبارەی ئەوەی کە بۆچی کیم دەستگیر کراوە بڵاو نەکراوەتەوە. دەستگیرکردنەکە ڕێک لەو کاتەدا ڕوویداوە کە بارگرژیانە ئاسایەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆریای باکوور لە توندبوونەوەدایە. بەم دوایانە هەردوو وڵات هەڕەشەی بەرپاکردنی جەنگ لە یەک دەکەن. هاوکات دەستگیرکردنی هاوڵاتێکی دیکەی ئەمریکایی پێدەچێت ڕەوشەکە بەرەو ئاڵۆزتر بێت. ساڵی پێشوش ئاتۆ وارمەری تەمەن 21 ساڵ کە خوێندکاری زانکۆی ڤێرجینیا بوو لە ناوچەی سینسیناتی بۆ ماوەی 15 ساڵ حکم درراوە لەگەڵ حکمی ئەنجامدانی کاری سەخت لە ماوەی زیندانیکردندا پاژەوەی دانی بۆ داناوە کە ویستوێتی لافتەیەکی پرۆپاگەندە ببات. هەروەها کیم دۆن چۆڵیش لە کۆریای باکوور لەدایک بۆ بەڵام باوەڕ وایە کە هاوڵاتیشی ئەمریکاییە بە تومەتی سیخولیکردن بە 10 ساڵ زیندانی حکم درراوە. هاوکات کەسێکی دیکەی بیانیش کە قەشەیەکی کەنەدیە لە کۆریای باکوور دەست بەسەر کراوە. هیۆن سۆنگ لیم لەدایک بوو کۆریای باشوورە و هاوڵاتی کەنەدیە و تەمەنی لە 60ەکاندا لە ساڵی 2015دا حکمی زیندانیکردنی هەتایی بەسەردا سەپێنراوە بە توهمەتی هەوڵدان لە بەکارهێنانی ئاین بۆ ڕوخاندنی سیستەمی کۆریای باکوور و یارمەتیدانی ئەمریکا و دەسەڵاتدارانی کۆریای باشوور و هاوکات تەفرەدان و ڕەفاندنی هاوڵاتیانی کۆریای باکوور.